سڵاو و ڕێز بینەرانی کەناڵی بریز ڕەسوول خۆشەویستان و ئازیزانم، ئەمڕۆ وەڵامی چەند پرسیارێکی زۆر گرنگتان دەدەمەوە کە زۆربەی قوتابی ئازیزەکان ئەو پرسیارانە دووبارە دەکەنەوە. جا باشم زانی لە کورتە ڤیدیۆیەک وەڵامی هەر هەمووتان بدەمەوە. لەناو بەفرە جوانە هیوادارم ئێوەش سوود لە وەڵامەکانمان ببینن لەگەڵ بریز ڕەسوول هەنگاو بە هەنگاو تاوەکو دەگەن بەناو ئەو بەفرەش لە وڵاتی کەنەدا. بەڵێ پرسیارێک لە ئێوەی ئازیز کە زۆر دووبارەی دەکەنەوە ئەوەیە کە دەڵێن ئێمە دەتوانین چات بکەین بە زمانی ئینگلیزی و هاموشۆی خەڵک بکەین بە ئینگلیزی، بەڵام تێستی زمانی ئینگلیزیمان نەکردیە و نیتمان. ئایا دەتوانین لە زانکۆ و کۆلێژەکانی وڵاتی کەنەدا بخوێنین؟ بێگومان نەخێر. نیگەران مەبن، ڕێگە چارەمان هەیە بۆتان. ئەگەر تاوەکو ئێستا تێستی زمانی ئینگلیزیتان نەکردیا، لە بەیانیەوە ناوی خۆتان بنووسن بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی، جا تاقیکردنەوەی ئایلتس یا تۆفل یا هەر تێستێکی تربی، یاخود لە کۆلێژەکە یان لە زانکۆکە تێستی زمانی ئینگلیزی خۆیان هەیە، دەتوانن تێستەکە ئەنجام بدەن و ئۆفەری خوێندن بەدەست بینن. ئاسانە، قورس نییە. ئەوەندەی کە خولیای شتی لاوەچین، خولیای بەکارهێنانی فەیسبووکن، نیو ئەوەندە هەوڵ بدەن کاتی خۆتان تەرخان بکەن بۆ خوێندنی زمانی ئینگلیزی، تاقیکردنەوەکە ئەنجام دەدەن و نمرەی پێویست 6 یا 6.5 لە کۆی گشتی بەدەست دەینن. پرسیاری دووەم کە زۆری نەتان دووبارەی دەکەنەوە ئەوەیە کە ئەگەر بێت و کۆی گشتی نمرەکانتان لە پۆلی 12 لە بینی 50 تا 65 بی، دەتوانن لە کۆلێژ و زانکۆکانی وڵاتی کەنەدا ئۆفەری خوێندن بەدەست بینن؟ بەڵێ، من دەتوانم پێتان بڵێم بەگشتی ئەو زانکۆ و کۆلێژانەی کە ڕانکیان پلەیان زۆر بەرزە بێگومان وەرتان ناگری و ئۆفەری خوێندنتان بەو نمرانە نادەنێ. بەڵام کۆلێژی تریش هەنا بە 52 بە 55 ئۆفەری خوێندنیان دایە و ئۆفەری خوێندنیش دەدەن بە ئێوە، کەواتە ئەوە کێشەتان نییە لە بەرنزمی نمرەکانتان لە پۆلی 12 نەتوانن لە وڵاتی کەنەدا بخوێنن. پرسیارێکی تر کە حەزم کرد ئاماژەی پێ بدەم، ئەگەر حەستان لێیە لە وڵاتی کەنەدا بخوێنن دەبیتن کەشف حسابی بانکتان هەبێت. بەڵێ، هەرچەندە زۆرینەتان سیقە بە بانکەکانی وڵاتی خۆتان ناکەن کە پارەی تێدا دابنێن، بەڵام مەرجێکی سەرەکیە بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن دەبیتن پیشانی حکوومەتی کەنەدا بدەن کە تێچووی خوێندن، تێچووی ژیانتان لە ماوەی خوێندنتان لە ماوەی ئەو 2 ساڵە کە لە وڵاتی کەنەدا دەخوێنن دەمینێنەوە، پارەی پێویستان هەیە بۆ مەساریف و تێچووی ژیانی خۆتان. بەڵێ، کەواتە ئەگەر بێت و ڤیزە کارتت نییە، بانک ئەکاونتت نییە، لە بەیانیەوە بڕۆ بانک ئەکاونتێک بکەوە و خۆت ئامادە بکە بۆ ئەوەی پرۆڤیکەی پارەی پێویستت هەیە لە ناو حسابەکەت بۆ خوێندنت لە ماوەی 2 ساڵی دیپلۆما یا بەکالۆریۆست لە زانکۆ و کۆلێژەکانی وڵاتی کەنەدا. پرسیارێکی تر حەز دەکەم وەڵامتان بدەمەوە لێرە، ئەویش ئەو کەسانەی کە خێزاندارن. ئەگەر بێت و خۆت ئۆفەری خوێندن وەربگری، پرسیارەکەتان ئەوەیە دەتوانین ماڵ و مناڵ لەگەڵ خۆمان بینین؟ بێگومان لە سەرەتادا ناتوانی خێزانت یا مناڵەکانت لەگەڵ خۆت بینی کاتێک تۆ ئۆفەری خوێندن یا ڤیزەی خوێندنت لە وڵاتی کەنەدا وەرگرتیا. بەڵام نیگەران مەبە، عیلاجی ئەوەشمان لایە. کاتێک هاتی لێرانە دەستت بە خوێندن کرد لە تێرمی یەکەم یا سێمستەری یەکەم کە 3 مانگ دەخوێنی، دەتوانی داوای نامەیەکی پشتگیری لە کۆلێژەکەت بکەی یا لە زانکۆکەت بۆ ئەوەی نامەیەکت بدەنێ
ئیسباتی بکەن کە تۆ لێرانە قوتابی و لێرە درێژە بە خوێندن دەدەی، ئەو کاتە دەتوانی بۆ خێزانت وەرگ ڤیزە وەربگری، ئەو کاتەش مناڵەکانت خێزانت دێن بۆ وڵاتی کەنەدا. کەواتە هەنگاوی یەکەم ئەوەیە خۆت دەست بە خوێندن بکەی، بەردەوامی خۆت بسەلمێنی لە وڵاتی کەنەدا کە تۆ قوتابی و دەخوێنی، دواتریش دەتوانی داوای ڤیزە بکەی بۆ خێزان و مناڵەکانت. پرسیارێکی ترتان کە زۆرتان ئاماژە بەوە دەکەن ئەگەر بێت و بەتەمەن بین ئایا دەتوانین بین دیپلۆما بخوێنین یاخود بەکالۆریۆس بخوێنین تەمەنتان لە بینی 30 بۆ 40 ساڵ؟ بەڵێ دەتوانن بخوێنن، بەڵام باشترە لەو تەمەنە بۆ دیپلۆم عالی یاخود ماستەر بخوێنن. ئەگەر بێت و داوای ئۆفەری خوێندن بکەن بۆ ماستەر یا بۆ دیپلۆم عالی یا بۆ دیپلۆما، دەتوانن ئۆفەری خوێندن وەربگرن بە مەرجەکانی خۆی، بەڵام بۆ وەرگرتنی ڤیزە لەوانەیە کێشەتان بێتە ڕێ. جا باشتر وایە ئەوەی کە تەمەنی لە 30 بۆ 40 داوای ئۆفەری خوێندن بکە بۆ خوێندنی ماجستێر، بۆ ئەوەی کێشەتان بۆ دروست نەبی. بەڵێ لێرەدا حەزم کرد ئاماژە بە خاڵێکی تریش بدەم بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ لەو وەرزە لە مانجی 12 1 2 سەفەر بکەن و بێن بۆ وڵاتی کەنەدا، بە تایبەتی ئەو قوتابیانەی کە دەیانەوێ لەوینتە تێرم دەست پێ بکەن لە مانجی 1. ئاگاداری ئەوە بن لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا بەفرەی زۆر باریە، کەش و هەوایەکە زۆر ساردە. ئەمڕۆ لەو کاتێک کە ئێستا قسەتان بۆ دەکەم سالب 7، جا بۆیە پێویستانە جلو بەرجی زستانە لەگەڵ خۆتان بینن. ئەوەش ناگەیەنی کە ئامۆژگاریتان بکەم 35 کیلۆتان هەیە لە جانتاکەتان پڕیکەن لە جلک، نە ئەوەش نا، چاکەتێکی زستانەی گەرم، چەند بلوزێک پانتۆڕێکی زستانی لەگەڵ خۆتان بینن، تاوەکو شارەزادە بن. ئەگەر کەس نەناسن، ئەگەر کەسیش نەناسن، دەتوانن لە یوتیوب لە کەناڵەکەمان بریز ڕەسوول بدۆزنەوە و هەر پێداویستێکتان هەبی وەکو برایەکی خۆشەویستان لە خزمەتتا دەبین و خزمەتتان دەکەین بۆ ئەوەی سەرجەم شوێنەکانی ئەو شارە، مارکێتەکان، ئەو شوێنانەی کە پێویستانە ڕۆژانە کەلوپەل و شتومەچی تێدا بکڕن، ئێمە نیشان دەرتان دەبین و ڕێگاکانتان پێنیشان دەدەین. بەڵێ ئەوەشتان لە فکر بی کە پاوەربانک زۆر زەرورە لەگەڵ خۆتان بینن بۆ ئەوەی مۆبایلەکانتان پێشەحن بکەن. شتێکی تریش لە فکرتان بی سویچ پلاکەکانە، ئەداپتەر. ئەو ئەداپتەرانە لێرە لە وڵاتی کەنەدا لەگەڵ وڵاتی عێراق زۆر جیاوازن. ئەوەی دەبینن ئەمە لێرە لە کەنەدا جیاوازە بۆ شەحنکردنی مۆبایلەکانتان یاخود کامیرە یا لاپتۆپەکانتان. جا پێویستە ئەو جۆرە پلاکانە لەگەڵ خۆتان بینن کە جیاوازە لەگەڵ ئەوەی خۆمان. لە وڵاتی عێراق زۆرینەی پلاکەکان ئەم جۆرەیانە کە دەیبینن، لێرە بەکار نایە ئەمە. بەڵێ دەتوانن لە مارکێتەکان سویچ پلاکێکی ئاوا لەگەڵ خۆتان بینن بۆ ئەوەی لە سەرەتا کێشەتان بۆ دروست نەبی بۆ شەحنکردنی مۆبایل و لاپتۆپتان. هەرچەندە لە عێراق هەندێک لە پلاکەکان ئەم سێ چوکرانە بەکاردێنن، بەڵام بەداخەوە لە وڵاتی کەنەدا ئەوە بەکار نایە. جا بۆیە ئەو ئامێرانە زەرورن، کێشەتان لۆ دروست نەبی لە سەرەتا کە دەگەنە ئێرە نازانن لەکوێیە لە چ مارکێتێک ئەو شتانە بەدەست دەکەویتن، بۆ ئەوەی لە سەرەتادا پێداویستەکانی خۆتان هەموو لەگەڵ خۆتان هەبێ، تووشی کێشە و گرفت نەبن، ئەو شتانە لەگەڵ خۆتان بینن. هەروەها بە نیسبەت داو و دەرمان
خەمتان نەبی دا و دەرمان سەیدەلیەکان لە هەموو مارکێتێک لە هەموو شوێنێکدا هەیە زۆر بە ئاسانی چیتان پێویست بی دەتوانن بیکڕن پێویست ناکە دا و دەرمان لەگەر خۆتان بینن بە تەئکید 95% دا و دەرمانەکانتان جێی سیقە نییە و ئێکسپایر و یاخود کوالێتیەکی زۆر نزمی هەیە حەز ناکەم لە کوالێتی باز بکەم لەبەرەوەی کوالێتیەکی یەکجار خراپ لەوانەیە لە جاتیەوەی پێ باش بن پێ خراپتر دەبن دا و دەرمان لە وڵاتی کەنەدا باشترین دا و دەرمانیان هەیە دەتوانن لێرانە چیتان پێویست بی بۆ خۆتان بیکڕن جاپۆیە پێویست ناکە لەگەڵ خۆتان دا و دەرمان بینن شتێکی تریش گرنگە بۆتان باس بکەم کاتێک کە دێن بە وڵاتی کەنەدا لە وەرزی زستان پێویستە زۆر احتیمام بە ڤایتامین دی بدەن لەبەرەوەی لێرانە کەمتر ڕۆژ دەبینن پێویستان بەو ڤیتامینانەیە لەو وەرزەدا قاڵی کۆتایی حەزم لێ ئاماژەی پێ بکەم بۆتان پێش ئەوەی بێن هەوڵ بدەن لە کریگزلیست یا لە فەیسبوک مارکێت دەتوانن خانی بدۆزنەوە بۆ کرێ لەبەرەوە گەر بێت و بچێ هۆتێل وە قوتابیش بی پارەیەکی زۆر دەبی مەسرەف بکەیت جا باشترە پێشەوەی بێ هەوڵ بدەی ژوورێک لە خانووەکی بەکرێ بگری کە خەڵکێکی تری تێدا دەژی دەتوانن لە شێر هاوس بژین ژوورێک بەکرێ بگری کەمترە کۆستەکەی نرخەکەی کەمترە لەسەرت هەرزانتر دەوەستێ و ئەگەر چەند برادێکیش بن بە تەئکید لە شوێنێکی گەورەتر دەتوانن خانووەکی گەورەتر بەیەکەوە بەکرێ بگرن و کرێی خانووەکەشی مناسبتر دەبی بەگشتی کرێی خانوو لێرانە لەو پارێزگایە گرانە ژوورێک دەتوانی لە شێر هاوس بەکرێ بگری نرخەکەی لە $700 تاوەکو $1000 دەبیتن هەر پرسیارێک یا سەرنج و تێبین یەکتان هەبوو دەتوانن لە کۆمنت بۆمان بنووسن و ئێمەش لە خزمەت ئێوەی ئازیزدا دەبین و وەڵامتان دەدەینەوە لە فکریشتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی زیاتر سوودمەند بن لە کەناڵی بریز ڕەسوول هەموو ئەو پرسیارانەی کە هەتانە وەڵامەکان وەربگرن لێرەدا بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ